ئەو هاوڕێیان چۆنن باشن بە هیوام باش بن ڕێزی تایبەتمان هەیە بۆتان ئەوە باشە برا بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان سەرچاوی ئێمە بەخێر بێن هاوڕێیان ببورن داوای لێبوردن دەکەم هەم لە چەند دەقەیەک بڕواکە بە پەلەپەل هاتیمەوە لە بۆ لایڤەی دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە ببورن ئەمە لە سوید شتێکی هاوڕێیان بۆ ئەوەی وەکوم زانیاری شەتا قسە دوسێ دەقەیت کە شەندەی برادر شت دێن 2 ساڵ جارێک حەقت دەکەی لەگەر شەر شەریکەیەک تەلەفۆناتەکە دوای ئەو دەبتەی خۆت لە ماوەی ئەوەی پارەی دەدەی ئیتر دوای ئەوە 2 ساڵەکە دەبتەی خۆت دەزێ من خلاص بوو چیپسە ئایفۆنێکم هێناوە ئایفۆن ینی ئەمنیەتی زۆر بەهێزترە ئەمنیەتی زۆر بەهێزترە لە سامسۆنجی بۆ زانیا لۆ هاکردن و شتی داوان هاکردن مەبەست لە هاکر بەتواناکانە نەک لە کوردستان و ئەوانە سامسۆنگ نەرمە نەرم هەر بۆ خۆی سامسۆنگ ئەڵێن وەکو ئیکچانە ئیتر ئەمەزم ئەم بووی 10 ساڵ دەبی هەر سامسۆنگم بووە حزبم گۆڕی برا یعنی چی باشە ئەوا دەکەن خۆ حزبایەتی و ئەوایەتی لە لەبەر نییە وەنیە ئێستا ئەمنیەتی ژیانی مە هەموو بوویتەوەی چۆن ئەمنیەتت باشە نەک ئەوەی چت پێ باشە بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان ئەمڕۆ باز لە ڕەوشی تەندروستی مەسعود بارزانی و لۆچە فەرماندەیەکی کۆماندۆی یەکێتی ئاکام تیرۆر کرا ئەوە ڕاوەستە ئەو ئازاد بەرزنجیە بە لۆ ماری بارزانی بنێرینەوە نازانم یعنی بە جددیمە ئەو خەڵکەیمە لۆ ئەوەندە ئاست نسمە جوێن ئەی هاوار یعنی وەڵڵی کەس لەگەر جوێن نییە بۆ جوێن چی ینی ئێستا من ڕوو لەگەر شەڕش قسەم کردی 2 جوونیدا پاشە یعنی چیان پێم دەگرێ 1000 جوونی بدەمەوە لەو دوورێ ئەو چه ئازایەتیە یعنی چی ئەتەکێتە چشە یا من وەڵڵی ناتوانم جوێن بدەمەوە بڕوا بکەن هەر یەک جوێندا بلۆچەکەم یان دەرم قسەک ڕێزی خۆت بگرە تێناگەم نایە ئەنی ئەو جوێنە پیسە چییە خەڵک فێر بووە فرێ دەداتە سەر ئەو شاشەی یعنی نە شەرم دەگە کورە بابە ماڵ و منداڵتانە هەموو لە 17 ساڵی ژنێ دەینن منداڵ دەستە دە 15 ساڵە بە جددیمە شەرم جوێن تیە یعنی نازام ئەتەکێتێک بڕوا بکە ئەو جوێندانە بەزە ناو کورد و هەندێک عەرەب و ئەوانە هەیە بڕۆ ناو هەموو نەتەوەکان کە بزانن زمانە پیسە هەیە نازانم ئەو هەموو حیزبازە دوێنێ و من گەنجە منداڵە بەڕێزەوە گفتوگۆی کردیە هەموو مەتعوسەنای دەکەن ئێ با بدەوە چی بە ئەوها بەو زمانە بەو منداڵی خۆیەوە بەو زمانە شیرنەیە قسەی کرد بەخێر بێن هاوڕێیان سەرچاوی ئێمە هاوڕێیان چەند دەقەیەک قسە دەکەین لەسەر دوو شتی یەک هۆکاری چییە ینی فەرماندەی یەکێتی فەرماندەی کۆماندۆی یەکێتی تیرۆر کرا تاعەن باوە بڵێم من بۆ خۆم دەمەکە ئەوم زانیە بەڵام وەکو ئەخلاقیەن وەکو ئەو بنەماڵەیەکە لە ئەو لێرن لە گەرمەی پرسە خۆش نییە لە ڕۆژی یەکەم و دووەمەوە ئەوە دەبێتن باز بکرێ واوە خەبەرە مەرج نییە قسەی ئێمە چکۆوە ڤیدیۆ نییە دوکۆمنت نییە ئاڕیان زۆر جار بە ئێمە دەگوترێ بەڵگەت چییە و دوکۆمنت چییە و کاکە گیان بە قوربان خەبەری وات ئەتو لە چێ دەزانیانی تۆ لە وڵاتە چی وەکو شرق الأوسط نەک لە دەڤەرێک ئەوە منتیقیەک و شرق الأوسط بەڵگە و دوکۆمنت لە چێ دێتن چێتی تیرۆسە حتا بەڵگە ئەو مەمتەعیدا هاتە سەر ئەوەی کورە سەرۆکوەزیرانی کۆنی لوبنان حەریری بەڵگە چوای ئەوە نییە ڤیدیۆیەک ئاوا بشامدا کە لی دەدا خەڵکیمە زۆر سەیرە 1000 شتەکە دەرێت کا بەڵگەت کورە بەڵگە لە چێ بوو هەر ئێستا سەردەشت چێ بەڵگەی هەیە کە پارتی و مەسرور بارزانی تیرۆری کردیە چێ بەڵگەی هەیە سەنگاوی کاوەگەرمانی تیرۆر کردیە چێ بەڵگەی هەیە ویدات پارتی تیرۆری کردیە بەنمونە تۆ بەڵام
ئەو زانیارانەی کە دزە دەکە لە زاری خۆیان ئەو زانیارانەی کە دێ بۆ ئێمە وەدەوا و سەرچاوانەی کە ئێمە دەیانناسی ناوڕێیان بڕوا بکەم دەمەکە زۆربەی ئەو فەلومەلانەی نییە بە نازناودن هیچ خەبەریان لێوەرناکرد هیچ خەبەر لەبەرەوەی نازانم ینی گاڵتە دەکات دیتی و ڕێنی کابرێکە ئەو کاکەی کە خەبەرمانداتێ ڕاستیش بی بەس یەکێک سەرچاوەیەک ماوەیەک مامەڵەی لەگە نەکەی وە دەموچاوەکەی نەناسێگە سبەی ناڕاز پێورێکا کە ئەی بەلەوەت کرد بنمونە ناڵێن بارەحاڵ هاوڕێیان من ینی وەکو ئەوە باسم نەکردی ئەو بۆیە ئەوە زانیاریە و زانیاریەکەش سەرچاوەیەکی دەقیقە دەمەکە لەگەڵی دەیناسم بەخۆی لەناو قوڵاییان نارە ئەوەندە دەتوانم بڵێم هاوڕێیان هەمومان دەزانین هەموو خەبەرانەش کە هات کە فەرماندەی تیرۆرکراوی کۆماندۆی یەکێتی تیرۆر کرا لەبەرەوەی نە کامیلەی شوێنەکەیان پیشاندا نە سیارەکەیان پیشاندا متەناقس هەبوو لەگە قسەکانی نێوان یەکێتی و ئەوە تۆ لەوەی هەر ئەو کافیە کاس پێ دەکەی تیرۆر کرا یعنی ئەگەر شتێک درۆ بوو ئیتر ڕێک ناکەوی تۆنە هەر چەندەکەی لۆیەک نایەوە وایان نا بەڵام ئەگەر ڕاست بوو ئەتوو هیچ ناترسێ هەموو شتەکانی خۆت بە دیار دێخی ئینسان سامن نە هیچ شتێک ناترسێم پارتی یەکێتی چ دەرێن دەگەڕێ لەو لاروشتی واعیز و خۆر لە دروست دەکەنیان کۆمەڵە خەڵکت تێبەر دەدەن هەر با قسە بکەن هەر با بڵێن یعنی کەی مشکلەیە لە خۆم ناترسم لە خۆم یعنی لە خۆم بترسم ینی ناوێرم ئەو شەڕی دار و بەر بکەم یعنی خەبەریش ئەگەر ناڕاست بی بەخۆیان یە دەستیان تێکدا ئارێ وەچی فەریدون جوارڕۆی وەکو ئەوەی ئاکامی بڕۆ ببرسم خەبەری یەکەمی یەکێتی وانە لۆ فرێدرا هاوی کورسات داینە و بڵان کراوە و یەک درە قومبەلەیە و یەک درە TNTە و یعنی ئەوە دیارە و کە تەناقوز لە شتە بێ دەلالت لەوەیە فێڵەکەیە ناڕاستیەکەیە ئەوە هەمووتەین لەوەی کە هەمومان ئەوەیە بەڵام لۆ تیرۆریان کرد وانیا ساقی کار لەبەرەوەی لە هەولێر بووە و ئەزیەتی داینەوە و بەرمونە ئەزیەتی باڵی پاڤڵیدایە و لیان بێمنەت بووە و بەرنەوە دیارە وانیا مرادکانی کوردەی شێت مرادکانی کوردەیش دیارە بەرەو لەگەڵ لاوری بووە بەڵام فەرماندەی ئەوە ئاکام لۆ تیرۆر کرایە ینی بەجددی هۆکاری ئەوەی ئەمە زانیم ئەمن بڕاستشم کرد نازانم ئەو سەرچاوە نییە کە ئێستا باسەکەم ئەو گوتی حتا ئەوکو ئەوەیە چیاندا کێش ینی نازانم درۆنە قومبەلەی پێوە کرا چیە بەرحاڵ باواز لەوە بینن بەڵام تەناقوز و خۆشاردنەوەیەکی گەورەی یەکێتی هەیە بەڵام ئەو زانیاریان بە من دەترێ پاڤڵ دەستی لە تیرۆرینە قوباد و وەهابن قوباد و وەهاب تاڵەبانینە دوو هۆکار هەبووە یەک گوایە لۆیان کەشف بووە گوایە یانیا من دەقیق نیم بەس ئەوە خەبەری ناو دەستگای زانیاریە بڕوان پێک بە ئاستی باڵاشیانە کەشفیان کردیە کە فەرماندە ئاکام لە کۆنەوە لەگە پارتی بووە لە ژێرەوە لەگە پارتی بووە من ینی لەو سەرچاوەشم پرسی هۆکاری ینی چ خەبەرەکە ینی چۆن دەتوانی ئیسپات بکەیت کە ئەوایە وتی دوو حاڵەت دەتوانی ئەو بکەی یەک تاعاان من هاوڕێیانە من ینی وەکو گوتم خەبەرە ئەمە نامێ هیچ بێ وجدانێکی بکەم مەسەلا بڕوا بکەن ئەگەر ترسبی هەموو کات ئینسان دادەنیشی ویستشە نابی و نادە بەڵام مەوزوع ینی وجدانە وجدان من بۆ خۆم زۆر خەفەت دەخۆم خەبەرەکەم ناڕاستبی بڕوا بکەن بچووکترین شت بی ئەگەر لەسەر بەس بێگومان ببوون لەسەر بەرپرسێکی بچووک بێ زۆرم پێ ناخۆش بەس گەورەکان ئەگەر غەڵەتیش بی مشکلەن چکە ئەو دزێشی نەکردبی دزێشکەی کردیە سەتی نەدزبی دووسەتی نەدزیبی پەنجای هەر دزیە بەهەرحاڵ ئەوڕێیان پێم گۆدانی کوو بگەمە قەنەعات کە فەرماندە ئاکام لەگە پارتی بوو لە کاتێکدا ئەو بنەماڵە مەسەڵەن دەیان ناسم یان جێم لێ دەیان ئەوە دەکەم بنەماڵە چێتین وتی دەتوانی دوو خاڵ ئەوە بکە یەک فەرماندە ئاکام تیرۆرکراو متەرجم بووە هەموو متەرجمێک بە سلکی ئاسایش و پاراستندا دەبڵات یعنی هەموو ئەو متەرجمە مختەلفەکان ئیتر نازانێتێتی لۆی کردیە لە پێکۆن یان پارتی بەس گرنگ متەرجم لەگەر ئەو شوێنە هەستیارانەی کە ئەمریکی و ئەوانە دەبی بە سلسلەی ئاسایش و پاراستندا بڕوات دوکانی سەرچی هەبووە شارەزایەکی باش چەکە بۆ وایە لە هەولێرێ
من أوج تأكيد نيم بس أو يكم مترجم صد دڵنیان مترجم بووە و 2 ساڵ شتە ئەمریکا دا ئەوە هاتیتەوە لەگە ئەمریکیەکان هێزێکی خۆبەخشی دروست کردی بدایەت لە هەولێری ئەو هێزە خۆبەخشە دیار نییە سەر بەچێ بووە یعنی هەموو ئەوەکانەوەی کە لەگە پارتی بووە لەگە پارتی ئەو هێزە خۆبەخشەی دروست کردی خۆ بدایەت هەتا لە شەڕی داعش فەرماندەی تیرۆرکراوە من وا دەڵێم یعنی ئەکام لە شەڕی داعش هێزێکی سەربەخۆی هەبووە دوای ئەوە پارتی هەندێک ئەڵێن سیداد بارزانی یعنی وەکوەی تەسلیمی ئەوەی کردیە بایانی بە شێخ جەعفەریان گوت ئەو کەسێکی بەتوانایە ئەو جەر بە شەڕکەر بووە و ئازا بووە و لە بەرەکانی شەڕ لە دژی شەڕی داعش کەسێکی قارەمان بووە ئیتر تەسلیمی شێخ جەعفەر کرا یعنی نەو ئاگلەوەی شێخ جەعفەر زانیت شێخ جەعفەری ژۆندێکی لە هەولێری چێشەی دروست نەکرێ و لەگە پارتی بە خۆتان دەزانی شێخ جەعفەری سوێندی بەسەری پارتی دەخوارد نەیەگوت بارزانی قسەی بارزانی لای من وەکو قورئانە یعنی هەموو کەس دەزانی شێخ جەعفەر ئەوە بوو بۆیە تەسلیم بەوەی کرایە ئەوە یەکێک لەو سەرچاوانێک کە هۆکارەکەی ئەوەیە وەها بوو قوبات ئەوەی ئەمە زانیتم پادەر دەستێدا نەبوو وەها بوو قوبات دەستیان تێدا هەبووە لەو گەمە سیاسیەی کە تیرۆریان کردیان دوو هۆکارش کەس ئەڵێن یعنی ئیتر نازانم چکۆم وەکو وتم ئەمە ناتوانین لە جیفانیان ڤیڤلیمەکی ڤیدیۆیی نییە ئێستا من هەوڵی تیرۆرکردنی خۆم یان بڵێم هێرشکردنە سەرخەوە هەندە ڤیدیۆم لە دەستە هەندە دەنگم لە دەستە هەندە شتم لە دەستە ئەوە یعنی دەتوانم هەر وەختێکی بڵاوی کەمەوە بەڵام شتی کە خەبەرە دێت هۆکارش کەس ئەوە لەو ماوانەی بەو دوایی پاڤێل ئەتیمامێکی زۆری بە ئاکام دەدا هەمومان دەزانین ینی ئاکام زۆر گرنگی پێدا هەتا هێرش بۆ سەدەوائیرەکان ینی وەزعی وەهاب زۆر خراپ ببوو لە سلێمانی لە چاو ئاکام پاڤێل هەمووی شەکانی خۆی لە ڕێی ئەو هێزی کۆماندۆوە بەکاردێنا یعنی ئەو تەفسیرەش هەیە کە نەوعەک لە ئەوە بیدە مەعبەینی بەسە من مەعجوبیەوە بووم وەڵا قوبات ئێرەی ڕیشی باوکی ئاکامی ماز دەکرد وەڵای گومانی زۆرەیە قوبات تێدا یعنی ئەو کەتنەتان کرد یەکتر القەتیل و یەمشی فی الجەنازە بە دەردی عەرەب گوتنی ئەو شتانە زۆرە یعنی خۆ قوبات بۆ زانیاریتان هەوڵی دا بستە ماڵی عەقی تاوکاریش و ئیتر من نازانم ئێوەی بەس ڕەفزیان کرد بۆ قوبوڵیان نەکرد بنە ماڵەکەی شەیدیشیان کرد ئیتر ئەوان یعنی ئەوە یەکێک لەو تەفسیرە چکۆ هەر یەکە کە تیرۆر دەکرێت دەبێ هاوڕێیان ئەسبابە کردی وایە نانی ئەوە نییە خۆ بە زەوق تیرۆر ناکرێ خۆ مەسە فەریدون جوان ڕۆی لە بەلاش تیرۆر نەکرا خۆ مەسەلەن دکتۆر جەدیس فەتحوڵڵا لە بەلاش تیرۆر نەکرا جەوهەر هامق لە بەلاش تیرۆر نەکرا عەقی تاوکار لە بەلاش تیرۆر نەکرا یعنی هاوڕێیان پارتی و چێتی فێر بوونە ئێستا وەکو منە دوو پشکە چییە یعنی ئەوەی خۆیان دەخۆنەوە خەڵکی خۆشیان دەکوژن لە ناو دەبن ئیتر ئەوە یەکێک لەو سەبەبانەیە کە بە ئێمە گوتراوە بڕواژ بکەن سەرچاوەکە لە قوڵایی خۆیانە و لە نزیکەوە ئاگادارە بۆیە من باز دەکەم بەس ئەوەشمانەیە ئەوە نیوەکو گوتم ئەوەش دەبی لێ کۆڵینەوەی لەسەر بکرێت بەس گومانەکان زۆربەی ڕاستە یعنی یەکێک 2 ساڵ لە ئەمریکا بێ دوای دێتەوە و لەگە پارتی بێ دوای ئەوە وەچەندە بنەماڵەکەی بنەماڵەکی چتین هاوڕێیان قاڵش کە بچمە سەر مەسعود بارزانی بە مختصری بارزانی تەوعان عمری 76 ساڵە کۆمەڵێک نەخۆشی تکەی تەوعان زانیاری لەسەر بنەماڵەی بارزانی بە حکمی ئەمە وڵاتێکی شەفاف نین هیچ شتێک نازاندرێ هیچ شتێک لەسەریان نازاندرێ حتا نەخۆشی بوونیان کە ژیانی سەرکردە و بەرپرس دەبتە خەبەر نەک سەرکردەی سیاسی هەموو فیگەرێکی ناو کۆمەڵایەتی حتا هونەرمەندە وەرزشوانە ئەوە دەبینن ئەوەندەی میسی بەنمونە و ڕۆناڵدۆ و نازام چێ و چێ و دەبنە خەبەری دنیا بەخوای بایدن و پوتین نامنە خەبەر وایە نانی هەموو کەسە کە دیاربی لە ناو کۆمەلگەی دەبتە خەبەر بۆیە کەسیان ژیانی تایبەتی نییە ژن لێرن دەبنەوە نازام دەستنەس فەقیرانە دە و ئاوەک دەبنە خەبەر یعنی خەڵکی دیار ئازادی خۆی نامینێ کە زۆر زادنەوە ژانی تایبەت خۆی کاکە خەڵکی دیار کامیری لە دووە لەبەرەوەی هەموو جوڵەیەکی تەسیر لە کۆمەلگا دەکاتن خەڵک چاویان لێ دەکات بۆیە حتا نەخۆشی و ڕەوشی تەندروستی ماڵی بارزانی و تاالبانی کەس نازانی ئەرێ ئێستا چێ دەزانی بە نمونە هێرۆکو لە پڕێک
نەخۆش کە تووشم بزر بووە کاویش تووشی زەهایمیر بووە یعنی بڕوا بکەن ئەوەی ئەمن زانیتم یعنی ئەو خەبەرانەی بە من گۆترایە لە زاری لاهوری گۆتراوە کە لێیدرایە سەری کە ئەوەی راپۆرتی پزیشکی دەرێ شتەچی بە سەریکەتیە باس چێ دەوێری لێی بدە بە نمونە یان من نازانم یعنی ئەوە وا گوترایە کە راپۆرتی پزیشکی ئاماژە بەوە دەکرا کە شتێک بە سەریکەتی چیە نازانێت ئەویش لە پڕێک بزر بوو ئەوە نەبوو ئۆتۆماتیک بچکۆ هەمووانەی تووشی زەهایمەردا بناوڕێیان بە قۆناغە کودوو نییە ینی بە ڕۆژێک نی دەست پێ ناکە بە هەفتەیەک دەست پێ ناکە پرۆسەیەکە دەست پێ دەکات ئێستا باشترین نمونە بایدنە بایدن دەبی ملک و ئاوا دەکات دەرکەکەی لێتێکە چی دۆقەی غەڵەت دەکاتن پاشە و پاش دەکشێتەوە یعنی زەهایمەر وایە ینی پرۆسەیەکە دەبینی و لە مارسە ژیانی ڕۆژ هیچ عیب نییە بۆیە بارزانانی ئەو شتانە لەسەر هەبووە ڕێندزێشت بوو یەک کە پێستی دەموچاوی گویانە و ئەگ لە سەرەتان و ئەوەی هەیە ئەو قسە چەند ساڵێک هاتە ناو میدیا لەوەیەک دوو ساڵەی کۆتاییش ئەوە بە گۆترا ددانی تاقمینە دەسۆزێ ئەو دیتیشتان لەوەی ساڵ کە ئەوەی شێخ ئەحمەدی بارزانی کردەوە مەسعود بارزانی ئەوەی لە دەویدا نەبوو کامیرەش لێی دوور بوو تاقمینە دەچووە سەر ئەوەی ددانی هەرچەندیان دەکرد دوای ئەوەی ئەمە زانیتمان ئەوەی ئەمە زانیتمان کە هۆکارەکەی ئەوەیە حاڵەتی نەفسی مەسعود بارزانی تەواو نەبوو ینی مەسەلەکە نەفسی بووە لەکنی نەوەک مۆزوع کە جسمەکانی پدوەکانی جێی ناگریت ئەو حاڵەتەشی هەیە ها ینی هەم تاقمی ددانیشین دیتیشتان چەند جارێک بێ ئەوە بوو کە کڕۆنە تەواو بوو هەدەم چای خۆی پێچا بوو بەس ئەوەی کە گرنگە ئاوڕیان ئێستا کە دەمەوێ بڵێم خودی مەسعود بارزانی لەلایەن کوڕەکانیەوە ئەمە ینی زانیاریمان بەولا بە ئەولا بەدەستکەتیە نەک سەرەتایی ینی تووشی ئەویش زەهایمیر بووە زەهایمیر ئەوەیە کە ئینسان بەرەو تێکچوون ئەوە لە پیری ڕوودەدا هیچ عیب نییە لە هەمومان ڕوودەدا ئێستا مەسەلەن سەفین ئەوەی مامی سەفین دزەی مەسوولەکەی پارتی خراپ تێکچووە هیچ عیب نییە مجارێک باسم کرد مەسوول چوو بەکنی گوتووە مەلا مستەفایە یعنی لێ تێکەچی ینی ئەوە هیچ ئەو شتانە ئاوریان دزی عیبە بەنمونە مەسەن تاوان عیبە تیرۆر عیبە فێڵ عیبە درۆزنی عیبە بێسیفەتی عیبە بەڵام یەکێک کە تووشی نەخۆشێک دەبێم زۆر دادرێن مەسەن دەڵێن کۆسفە دوا و عومەر سەید عەلی وا و مەسعود وا و جوان نییە ئەو شانە لەبەرەوەی دەکرێت ئەمەش تووشی ئەو نەخۆشیانە بی بەڵام دزی عیبە تاوان عیبە خیانەت عیبە یعنی ئەجەوە بێ مەسعود بارزانی دڵنیا بن ماوەیەکە تووشی زەهایمیر بووە بەڵامەوە نییە لە بیر چیتەوە کاکە بایدن دەبینن لەو سنفانەیە دێتە ناو خەڵکیش ئیدارەی هەموو دنیاش دەکات بەڵام دەیبینن کو زوو دەبتە گاڵتەجاری میدیاکات مەسعود بارزانی دیار ناکەوی کاکە دیار ناکەوی ئەگەنا هەیتی و دوو عیلاج دەخوا ئەوە تەمرین دەکات لە بۆی زەهایمیرەکەی گەشە نەکە بەڵام هەر دێ تەواو دەست پێ دەکات کە دەستی پێکرد ڕناوەسی بەس پێت دەکرێت تەخیری کرد زائیدەن ئەو ڤیتامینات شتانە دەخواتن کە ببتە هۆی ئەوەی قووەتی خۆی بەر بۆ زانیاریتان ماڵی بارزانی هەمویان بە تایبەتی مەسعود و نێچیر ئەم سەد لە سەدەوەی زانی مەسعودوان کە زۆر نازانم تەمرینێکی گەلەگەلێک زۆر دەکەن مەسعود بەو تەمەنەی خۆیەوە ئەمری 76 78 ساڵە 79 دەکات ئەوشی بایدن تا ئێستا ڕاضە و دەڵێن ئەوی لەگەری بڕوە پێی ڕناگە بۆ زانیاریتە ڕۆژانە دوسێ سەعاتی خۆی پیاسە و ئەوە تەمرین دەکات تا ئێستا نێچیریش ئەڵێن زۆر بە کەتەلۆگ نان دەخوا و بە پێی شتی تەندروستی زۆر خۆیان خۆش دەوێت زۆریش دەترسن نەمردن یعنی هەردوو حاڵەتەیە خراپ نییە ئینسان ئاگای لە تەندروستی خۆی بخۆ عیب نییە ئینسان ئەو خواردن و وەرزش و ئەو شتانە بکات بەڵام ئێستا مەسعود ئەو عیلاجی دەخوا لە من وەگرنەوە ئەو خەبەرەش وەک چۆن لەو ڕۆژانە باسمان کردوتمان کاکە اتفاقی پارتیەشتی بەوەیە وەها فەڵەمجەی دادەدرێ بەنمونە لە بەرامبەر دەبردرێتە بەغدا ئێستا میدیاکان باز دەکەن یعنی لەو سەرچاوانە وڵایە کە ئاگای لێیە کە سەرەتای ئەوەی دەستی پێکردی بۆ یەکەمیش دی هەر بۆ زانیاریشتان لەو ماوانە بەس لەگەڵ ئەو خەڵکانە بوو کە لە کۆنگرەی پارتی تووڕە بوون وەکو
كاكمين نزار وآلان عمر سعيد وأنا استقبال دا كردو دي أو نيا هاوري من أودلم يعني تيكسو نا زهايمت كدس بيدا كاتن تر وستاني زحمت تاوي ليدت يعني كسنا ناسي وليد تيكسي أود بي تشو حالة تبو أو يجرق قلقيا ناس عمل ملتسيا بلام لو روشة دا جي ديگل بمسألة بيستي دداني أو شيء أو شتانش دبي شفافي لبرا يوكو گوتمان هيت أونيا ولا كساني دياري ناو كوملقا دبي ديا أو بن لبرا أنا ملتشان لمليا كذا كونه على تدبي دور كونه لبرياري سياسي براستي تكون قراري غلط ددريت همو بربسك استحتى بايدنيش بروابكن زور غلطة بصرك كد أوي بلام لبرامبر ترامب لويان بوبيلارتر نبو كساني ك روشی تندرسیان باش نبی اداره ولاد بکن نبی چارنوسی ملت بکیت بردستیان بذار ببین حتی دمرن حتی توشی زایمه دبن هر سروکن یعنی من بیرم کردو مسعود لو كل أفتاو تندو لدوي باوشو أفتاو هشتو حتى استا سروكا أزو دجلي كذا من سهل ترني لكونغري قلت له لبوست واز لبوست بيم تاود دخم طالباني شتا مرت أفتاو شوش لأني أخوان ريكت نتو بسكرتيرية شتي حتى مرت هالسكرتيرية يعني أوز ملتي كرده بار حالا دو خبر ابو او زانیاریانی بدس ایمه دگه او ریان من که ودلیم او نیا من نامه لو گروپانه برم بیقین فلینی ویدیوی نیا هات رسمك نیا خبره انطلاق دكا بس او سرساوين دا ما خلقاني كنت سندي سالة دا ناسي من زيكو دا ناس اقانية ودلنياش بنو خبري مسعود بارزاني لزاري كركاني درسو لبو ايما جيشتو ايما من هره ونده دلم وبشر الشاوريان بوي باز دكين وی پارتی بزنی آگامان لوردکاری هیچ کام بس با تکتن شون دقیقاً ناو او شتور دیلانه یان سقیان نامینه و هز بخوان دکن و براستیش و هاوریان او خبرانه بشک من ده اگر لطفار سیو اگر خلقکانی سردوری بری خوی لگری ساخ بن کودگات دست خلقانی رقمان گری وکو ایما کودگات بلام بروان پیب کن سردوری بری خوان لگل یان صاف نیا لقيمي دا صلاة أزوي أقشتت الشان دا قومي بزان برلا منتو وكو جاشو بحسي كان بزان أوان برلا منتو شو أنا كان تقرن يعني هاوري دو خبر أبو استمع قدار تام كموا أولكنا من هي من ناتو أنا بلهم يقينا مصدعصتهم بس أوسر سوانا بوجدانه ومعملا لقيك تردكين وتا استخبريان بدأ قمان هذا بوجكم واشنطن بوست ونيويورك تايمز خبري غلط دبي ونيا بي بي سي وانا خبري غلط دبي لكات خان $100 مليون و صدان بيام نيرو دزقاو او انا بلام امن اود دلنيام لاوي كلا هرج يقدر دزقا زان يعني كشلان قرقاني بارزاني ويش دس ايما كباوشان بيان خوشني زور بيتنا وخرج بوزدان يعني لبرا سكاني نتيجتيان شتكاني لبي دستو كركاك والله ام 53 سالم زايوا شتدوني وبيري خون لبيد نامينتو لبرا قلقي وستريسي وإيشو اولا اوروبا جبيد زاني ستريسيك همو قلتوش همو معني بيت كاتا شخور زور سباس بقو وقتي بيتان بخشين لقل ايما لو كرتا فيديويا للايفا دابو شوت شات سركوتن